لە خەمی ژینگەدایە گریگیندان بە کەرتی پیشەسازی لەسەر حسابی کەرتی کشتتوکاڵی و کەرتی تەندروستی و کەرتەکانی دیکە بۆچی دەگەڕێتەوە کردنەوەی بەدەیان کارگەی زەبەلاح لە هەرێمی کوردستاندا لەسەر چه حسابێکە و چێن ئەوانەی لە پشتیەوەن لێنەپیچینەوە لەو کارگانەی کە پابەندا من بە ڕێنمایە تەندروستی و ژینگەیەکانەوە بۆچی دەگەڕێتەوە یان ئایا و هێزانەی لە پشتیانەوەن هێزی گەورەترن لە دەسەڵاتەکانی لێپرسینەوە ئێستا ڕوون نەبووەتەوە هۆکاری توشبن بۆ شێرپەنجەیە کارگەکانن یان بۆ پارێزگاریکردن لە ژینگەوە بۆ تەنانەت چاکردنی ژینگەش حکوومەت ئەو ئامۆژگاریانە لە گوێ ناگرێت و ئەو پێوەرانە جێبەجێ ناکات. ئەم کارگانە بۆتە هۆی ئەوەی چەندین کانیەوەمان وشەی بکات. زۆر لەو قاڵاوگانەی کە ئیش دەکەن بەداخەوە ئیجازەیان وەرنەگرتووە. هیچ کارگەیەک لە هیچ دنیاکان نییە لەسەر ئەرزی کشتتوکاڵیە تۆ کارگەدانێت. بەرنامەی شەن شەوی شەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.